سڵاوتان لەبێت دیارە لە ئیدارەی سۆرانیش هاوشەوەی شار و شارستەکانی ترێری کوردستان و عراق ئەمڕۆ پرۆسەی سەرژمێری دانیشتوان بەڕێوەچێتن وەکەبینن لە ئێستادا بەشێک لە کارمەندانی سەرژمێری لە ئیدارەی سۆران لێرانە ئامادەیان هەیە لە کۆمەلگای گەڵاڵن دیارەیەکێکە لەو شوێنانی کەوا بۆ ڕاگەیاندنەکانی ئیدارەی سۆران دیاری کراوە لە سۆران 1970 بژمێر ئەمڕۆ لە کاردا ئەبن و بۆ ماوەی 2 ڕۆژکەوە دیاری کراوە تاوەکو کاتژمێر 12 ڕۆژی پێنجشەممە بەردەوامە بن و تەواوی دانیشتوانی سنوورەکە سەرژمێرەکەن من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر و بابەتەسمە لای بەڕێوەبەری ئاماری سۆران کاکەجار سونی سڵاوت لێبێتن پرۆسەکە لەکەیەوە ئەمڕۆ لە سۆران دەست پێ کردووە چۆن بەڕێوەچێت. بله سەرەتا بەخێر بێن قۆناغی یەکەم کەوا لە 16 بۆ 19 دەستی پێکرد لەلاەن 1970 بژمێر و 550 بەڕێوەبەر و چاودێرەوە قۆناغەکە بە سەرکەوتووی تەواو بوو ئینجا زمان هەتا ئێستا 1995 واتە هەموو خێزانەکان لە سەرتاسەری سنووری ئیدارە سەربەخۆی سۆران تۆمار کردن. قۆناغی دوامیش ئەوڕۆ کە 20 مانگە لە کاژێر 8 و نیوە هەموو بژمێر و بەڕێوەبەر و چاودێرەکان دەستیان بە ئیشوکارەکان کردووە ئیشوکارە تا ئێستا زۆر بە باشی بەڕێوە دەچن. کاکەژار بە حکمی ئەوەی کە بەیانی زووە ڕەنگە خەڵکێک لە خەو هەڵنەستابێتن ئێوە تا چەند جارەسنەوە سەردانی و ماڵانە ئەکەن کە دەرگا لە کارمەندانیەوە ناکەنەوە؟ بەڵێ ئەمە 2 ڕۆژمان لە پێشە ئەمڕۆ سبەی 20 ئەمە بوو چەندین جار لە دەرگادا درێت تاکو و خێزانەکان دەرگاکە دەکەنەوە تا زانیارەکان پێشڕاست نەکەنەوە ئەو زانیارە نانێدرێن واتە ئەو زانیاریان لە 16 بوو 19 پڕکراونەتەوە سەرروکی خێزان و ژمارە ئەندامان و خێزان و ئەندامانی خێزان هەمویان تاکید دەکرێنەوە و وەڵامدەریش تاکید دەکرێتەوە ئەو جار زانیارەکان دەنێدرێن. مەرجە هەموو ئەندامانی خێزان لە ماڵەوە بنیان تەنها سەرۆک خێزان لە ماڵەوە بێتن؟ ئەمڕۆ کەوا قەدەغی هاتوچووە قەدەغی هاتوچوو بوو ئەوەیە کەەوە هەموو ئەندامانی خێزان لە ماڵەوە بەڵام ئەگەر یەکێک لە داوامی فەرمی بێت یاخود لەسەر کار بیتن کەوا بازار هەندێک لە شوێنەکان کراونەتەوە ئەوە ئاساییە. بەگشتی و پرسیارانە چین کە لە هاوڵاتیانە کرێسن بۆ ئەم قۆناغا تەنها ناوی سەرروک خێزان و ئەندامانی خێزان و ساڵی لەدایک بوونە. سپاس بۆ کاکەژار سونی بەڕێوەبەری ئاماری سۆران کە زانیاری پێداین ئەسمە لای بەڕێز کاک تەحسین سەلیم لە بەشی تەکنیکی ئاماری سۆران. کاک تەحسین ئەگەر بیتەیەرە هیچ گرفتێکی تەکنیکی هاتۆتە پێش تاوەکو ئێستا لەلایەن تیمەکانتەوە؟ بەناوی خوا نەخێر هەتا ئێستا هیچ گرفتێکی وامان نییە ئەوەی کراوە تقریبا سەرەوەی 1970 تۆمار کرا لەو 4 ڕۆژە هیچ شتێکی ئەوەمان لە تابلێتات شوە کێشەمان نەبووە الحەمدولله. بەگشتی بەسەر چەند قەزا و ناحیەدا دابەش بوونە بژمێرەکان؟ بژمێرەکان لە سنووری ئیدارەی سۆران بە سەر 6 قەزا و 19 ناحیە دابەش بوونە کە هەر ناحیە بە شوێنی بژمێرەکەم بە گوێرەی شوێنی جگرافی خۆیان دابەش کراون هەر کەسێک محاوەڵەمان کرد لە شوێنی دانیشتنی خۆی ئەوە بیت هەتا هاتوچووی ئەوە نەبیت بتوانێت زۆرترینی ماڵ ئەنجام بدەن. بە حکمیەوەی ئیدارەی سۆران هەندێک ناوچە هەیە کە شەبەکەی ئەنتەرنێتی لێنێ لەو ناوچانە چۆن سەردانیانەکەن و چۆن ئاماری ئەو ناوچانە و گوندانەوە دەگیرێتن؟ ئەوەی شەبەکەی نەبی قەزای مێرگە سوورە لەگەڵ ناحیەی کانی ڕەش ئەوانیش بە ئۆفلاین ئیش دەکەن داتاکان دێن لێرە مزامنە دەکەن و دادەبەزین و بە ئۆفلاین ئیشی خۆیان دەکەن هیچ کێشەیەکمان نییە. جەماعەت هەر لە ڕێی تابلێتیشەوە متابعیان دەکە دەزانێت چیانە. سەبارەت بە قەدەغەی هاتوچۆ تەنها لە نێوان شارەکانیان لە سنتەری شارەکانیش بەڕێوەچێت؟ لە سنتەری شارەکانیش هەیە بەس قەدەغەیەکی سنووردارە عنی قەدەغێکی 100% نییە چونکە قەدەغی هاتوچۆ فەرقە لەگە کەرەنتین و ئەوانە. کۆمەڵێک شت لە سوۆسیال میدیا ئەو ڕۆژێنرا پرسیاری بابەتی غەسالە و سەلازە و بابەتانە لە هاوڵاتیانە کرێ جۆرە پرسیارانە ئەکرێن یان پرسیارەکان بەگشتی چی نەگەر بۆمان باس ئەو پرسیار ئەوەی لە ئێستا دەکرێت لە توماری خێزان تەنها ناوی سەرۆک خێزانە ئەلەگە ئەندامانی خێزان و تەمەن و ڕەگەز و ناوی دایکی و باپیری ئەوانی دیکە دەکەونە قۆناغی دواتر کە قۆناغی عەدە ژماردنە ئەوان لەو مەرحلە تقریبا هەر کەسێک لەسەر ئاستی تاوەکو خێزان هەتا 77 پرسیار ئاراستەی دەکرێتن. لە ماوەی ئەو 2 ڕۆژە و پرسیارانە دەکرێن؟ نەخێر لە پاش 22 مانگ دەورێکمان هەیە تقریبا بۆ 5-7 ڕۆژە پاشەنگی دەست پێ دەکەنەوە بۆ ماوەی 20 ڕۆژێک دەچنەوە مەیدان جەماعەت. ئەم سەرژمێریە تا چەندە گرنگەوە هاوڵاتیان پێویستە ئامادەیان هەبێت؟ لەو سەرژمێریە هەروەکو گوتمان تەوەقعاتیمان وایە ببکتە بەدیل بە 57 بۆیە زۆر گرنگە خەڵکێکی خۆی تومارکەتن بەس ئەوەی گرنگە خۆی دووبارە تومار نەکات تەنها لە یەک جێ تومار بکرد لە جێی تر تومار نەکرد خۆ
دەبیتە بەدیل و 57 چونکە ئێستاش کە سەرژمێری دەکەین 57ەکە کرایتە بنەماول و خاص بوو ناوچە جێناکۆکەکان و ئەوانە. سپاس بۆ کاکتەسین سەلیم لە بەشی تەکنیکی ئەماری سۆران. بەڵێ دوای 37 ساڵ لە ئەنجامدانی ئامار لە هەرێمی کوردستان ئەمڕۆ دوای 37 ساڵ یەکەمین جارەکەوە لە هەرێمی کوردستان بەگشتی سەرژمێری بەڕێوە ئەچێتن، بەڵام تەواوی زانیاریەکان بوون لە ئیدارەی سۆران نەگەڕمەوە لایەوە.